تاش دەمەوێت سەرنجتان ڕاکێشم بۆ نوێترین لێدوانی ناسا بۆ ئەوەی دووبارە بستنەوە سەرمانگ. ناسا بە فەرمی ناوی ئەو کەشتیوانە ئاسمانیانەی ئاشکرا کرد کە دەیەوێ بیانێرێتە سەرمانگ بۆ جارێکی دیکە، بەڵام لە جاری یەکەم لە گەشتی یەکەم ئەو کەشتیوانانە نانیشتنەوە لە سەرمانگ، بەڵکو تەنیا لە دەوری مانگ دەخولێنەوە بۆ یەک دوو جار. ناسا ڕێگەیاندکەوە ئەوە پرۆژەی دووەمیانە بە ناوی ئارتمس 2، پرۆژەی سێمیان کە ئارتمس 3 سەرجەم ئەو کەسانەی کەوا دەیانێرێ لە سەرمانگ دەنیشتنەوە. دوای 50 ساڵ ناسا دەیەوێت بۆ جارێکی دیکە بچێتەوە سەرمانگ. هەریەکە لە کریستن کۆچ، ریت وایزمان، جێرمی هانس و ڤیکتۆریا گلۆڤەر ئەو کەشتیوانە ئاسمانیانە دەبن کەوا ناسا هەڵی بژاردوون. سیانیان ئەمریکین و دانێشیان جێرمی هانسن کەشتیوانێکی ئاسمانی یاخود زانایەکی بواری میکانیکیە لە کەنەدا. وەروە دەمەوێت پێتان بڵم کەوا یەکەم جارە ئافرەتێک لەلایەن ناساوە دەستنیشان بکرێ بۆ ئەوەی گەشتی مانگ بکە. هەرچەندە لەم گەشتە ئەو ئافرەتە ناتوانێت بنیشێتەوە، بەڵام لە گەشتی داهاتوو کە دەڵ لە 1-2 ساڵی دیکە لە پاش ئەو گەشتەکە ئەنجام دەدرێت دەنیشێتەوە. ناسا لە ساڵانی 1970ەکان دوایین جار لە سەرمانگ نیشتەوە و واگەڕانەوە سەرزەوی بۆ جارێکی دیکە تاوەکو ئێستا مرۆڤیان نەناردۆ سەرزەوی. لەوانێ زۆر خەڵک بڵێن بۆچی ناسا نەچێتەوە سەرمانگ، و کارەکەی بەوەی دەگەڕێتەوەکەوە لە ساڵانی 1960ەکان ناسا لە چێبڕچێکی گەورەی سەربازی بوون لەگەڵ یەکێتی سۆڤێتی جاران تاوەکو یەکەم مرۆڤ لە سەرمانگ بنیشێتەوە. بۆیە ناسا لە 1970ەکان یاخود لە دوای ئەوەی کەوا یەکێتی سۆڤێت ڕووخا هەستی بەو ڕکابەریە نەکردی، نەک ناسا بەڵکو ئەمریکاش هەستی بەو ڕکابەریە نەکردێکەوە مرۆڤ لە سەرمانگ بنیشێتەوە. خەڵکی زانیان وتیان بەسە و پارێ لەو ڕۆژانە سەرف ناکەن، بەڵام ئیتی لە دوای 50 ساڵ ناسا 4 مرۆڤ دەنێرێتەوە سەرمانگ و دەوێت بە هەموو جیهانی ئاشکرا بکەوە چونە سەرمانگ ڕاستیە و فەیک نییە و لە ڕێگەی پەخشی ڕاستەخۆش دەیگوازنەوە. دێنە سەر بابەتێکی دیکە لەم هەفتەیە زۆر زانیاری نوێ لەسەر ئایفۆنی نوێ ئاشکراکرا وەکو ئایفۆن 15، بەڵام دەمێت سەرنجتان ڕاکێشم بۆ راپۆرتێکی نوێ لەسەر ئایفۆن 17. بێگومان چەند ساڵێک ماوەکەوە ئایفۆن 17 بڵاو بکرێتەوە، بەڵام لە ئێستاوە دەنگۆیەکان زۆر لەسەر ئایفۆن 17کەوە تایبەتمەندێکی گەورەی تێدا دەبی. بەپێی نوێترین زانیاری بی لەلایەن ماک رومەرسی چێ لە وێبسایتە باوەڕپێکراوەکان کە بڵاوی کردێتەوە دەڵێ ئایفۆن 17 ئەو ئایفۆنە دەبێتەوە فەیس ئایدی نامێنێ و دەسێتە ژێر شاشە. لەوانێ زۆرمان بڵێن جوانترین شێوەی مۆبایل بەو شێوازەیەکەوە شوێنی فەیس ئایدی یاخود کامێرەی پێوە دیار نەبن. هەندێک مۆبایل هەن ئێستا لە جیهاندا کەوا شوێنی کامێرەیان دیار نییە، دەسێتە ژێر شاشەکە. واتە سێنسەرانەی کەوا لە کاری فەیس ئایدی دەکەن یاخود خوێندنەوەی دەموچاو و وێنەگرتنی سەلفی دەکەن چۆتە ژێر شاشەکە. لەوانەیە ئەو تەکنۆلۆژیات جارێ ئامادە نەبێت بۆ ئەپڵ تاوەکو بیوێ ئەو کارە بکە. هۆکارەکەشی چێکە ئامادە نییە لەبەرەوەی شاردنەوەی ئەو تەکنەلۆژیایە کە پێویستی بە بینین هەیە ئاسانیە، لەبەرەوەی پیکسلەکانی شاشەکە دەچێتە سەر ئەو کامێرایە. بۆیە دەبێت تەکنۆلۆژیایەک دروست بکەن ئەو پیکسلانە خۆیان وەکو شوشە لێ بکەن کەوا پشتی دیاربی کەوا نەفەرەکە ببینێ، کەسەکە ببینێ، اینجا دەتوانن ئەو کامێرایانە لە ژێر شاشە کار پێ بکەن. بە پێ ئەو راپۆرتە دەڵێت تا ئایفۆن 17 فەیس ئایدی ناچێتە ژێر شاشە، ئەو تەکنۆلۆژیا و ئەو پاتنت و نەخشە ڕێگەیانەی ئەپڵ دروستی کردووە و کۆپیڕایتەکەی بە ناوی خۆی کردووە لە ئایفۆن 17ەوە بیر لەو کارە دەکەنەوە. دێمە سەر بابەتێکی دیکە کەوا دەتوانین بڵین بابەتێکی کۆنا، بەڵام ئەم هەفتەیە زانایان نوێیان کردەوە. خەڵکەکی یەکجار زۆر لە جیهاندا لەوانەیە بڵێن تەکنۆلۆژیا گەیشتە چ ڕادەیەک ئێستا ساڵی 2023 زانایەکی گوگڵ دەڵێ مرۆڤ نەمری لە ساڵی 2030 بەدەست دەهێنێ. بێگومان ئەو قسەیە لەوانەیە لای زۆرمان شوێنی پێکەنی بێ لەبەرەوەی دەزانینکەوە هەموو مرۆڤێک دەبێت بمرێ، بەڵام لێرە نەمری مەبەستی لە نەمردن نییە. لێرە ڕوونی کردەوە ئەو زانایە دەڵێت تا ساڵی 2030 مرۆڤەکان دەتوانن تەمەنیان زۆر زیاتر بین. تەنانەت لێکۆڵینەوەیەکی نوێش دەڵێت لە ماوەی 20 ساڵی ڕابردوو مرۆڤەکان توانیویانە ژیانی ئاسایی خەڵکی ئاسایی 20 ساڵ درێژ بکەنەوە بەهۆی ئەوەی کەەوە تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە، بواری پزیشکی زۆر پێشکەوتە توانیویانە ژیری دەستکرد بە شێوەیەک پێش بخەوێ کەوا خەڵکی ئامادە بێ چارەسەر وەربگرێ بۆ هەر نەخۆشیە کە دەیەوێت جگەل لە بێگومان نەخۆشی هەندێک نەخۆشی هەیە کە تاوەکو چارەسەر نەکرێنە، یەک لەوانە شێرپەنجەیە. ئەو زانایە دەڵێ دەتوانین ژیری دەستکرد بەکاربێنین لە شێوەی نانۆ ڕۆبۆت. نانۆ ڕۆبۆتەکە چ دەکا؟ لێتە ناو لاشەی ئەو مرۆڤە یاخود بۆی دادەنێن هەر کێشەیەکی لە مێشتی ئەو کەسە هەبێ، لە لاشەی هەبێ، لە دوومچاوی هەبێ، لە گەدەی هەبێ، لە هەردێک لە ئەندامەکانی لاشەی هەبێ، لە هەر ئەندامێکی هەیبێ ئەو نانۆ ڕۆبۆتە چارەسەری دەکە و باشتری دەکا. ئەو زانایە گوگڵ دەڵێ بە پێی لێکۆڵینەوەکانمامی پێمان وایە 7 ساڵی دیکە مرۆڤ زۆرێک لە نەمری بەدەست دێنێتەوە و بتوانێت زیاتر لە 100 ساڵ بە ئاسانی و بە سادەیی ژیان بەسەر ببە. بێمە سەر بابەتێکی دیکە لەم هەفتەیە
خەڵکێکی زۆر لە جیهان بەتایبەتی لە تویتر پێشوازیان لە تویتێ کرد کەوا لەلایەن یەکەم کەس کە پەیوەندی تەلەفۆنی ئەنجام داوە ڕێزیان بەرامبەر نیشاندا ئەو کەسەی کەوا یەکەم جار وتی هەلو یاخود وتی ئەلو بە یەکەم مۆبایل لە مێژوودا ئەو تەلەفۆنە یەکەم پەیوەندیکردن تەمەنەکەی بۆ 50 ساڵ یەکە پەیوەندی مۆبایل 50 ساڵی تێپەردا ئەوە تایتڵی یەکێک لە راپۆرتەکانی BBC بوو لەم هەفتەیە بڵاوی کردەوە مارتی کوپەر ئەو کەسەیە کەوا بۆ یەکەم جار توانی مۆبایل دروست بکە لە کۆمپانیای مۆتۆرۆلا و هەروە خۆشی یەکەم کەسە کەوا یەکەم پەیوەندی ئەنجامدا لە ساڵی 1970 بوو لەم یەک دوو ڕۆژێ ڕابردوو بوو لە 3 ئەو یادە نوێکرایەوە لایەن کۆمپانیای مۆتۆرۆلا کاری دەکردوە ئەوە شێوەی یەکەم مۆبایلە لە جیهاندا وەکو دەبینی شاشەی نییە و چارجکردنەوەی زۆر زەحمەت بوو بەڕاستی تەنیا 30 خولەک دەتوانی کار بۆ مۆبایلە بکەی و پێویستی بە 10 کاتژمێرش بوو تاوەکو شەحم بکرێتەوە بەو شێوەیە سەرەتایی بوو نرخی ئەو مۆبایلە لە ساڵی 1984 نرخەکەی $11,000 بوو کە دەکات دەفتەرێک و دەوەرەکە پارەیەکی یەکجار خەیاڵیە بۆ هەر مۆبایلێک لەم هەفتەیە یادی یەکەم مۆبایل یاخود یەکەم پەیوەندی مۆبایلی کرایەوە دێمە سەر بابەتێکی دیکە لە یەک دوو مانجی ڕابردوتوان بڵم 5 مانجی ڕابردوو دەرکردنی کارمەندەکان لە کۆمپانیەکان لەوانەیە سەردێری زۆرێک لە وێبسایت و کۆمپانیەکان بیتن لەبەرەوەی دەڵێن هەڵاوسانی ئابووری لە ئەمریکا ڕوویداوە لە هەموو جیهانیشی گرتوتەوە بێگومان پارە نرخی خۆی لەدەستداوە بۆیش ئەو کۆمپانیانە تاکە کاریان ئەوەیە کارمەندەکانیان دەربکات بێگومان بیر لەوە ناکەنەوە کە لەوانێ بڵێن ئۆکێ کارمەندەکان دەرنەکەین بەڵام بوتیان کەمکەینەوە لەوانەیە کارەکان باشتر بی وەروە داهاتیانە بگەڕێتەوە بێگومان کۆمپانیەکان دائیمەن لە دوو ئەوەن کەوا زۆرترین داهات و قازانج کۆکەنەوە بۆیش هەرێکە لە کۆمپانیەکانی گوگل مێتا ئامازۆن IBM مایکرۆسۆفت و EA کارمەندێکی زۆریان دەکرێت تەنانەت پێشبین دەکرێت تا 2023 کە بە کۆتا دێ زیاتر لە 1 ملیۆن کارمەند لە کۆمپانیا تەکنۆلۆژیەکان بنێردرێنە ماڵەوە و 150 کاریشیان بەدەست نەکەوێتەوە بۆ زارێکی دیکە لەو بوارەی خۆی کە کاریکەدا کردووە گوگل 12,000 کارمەندی خۆی دەرکردووە مێتا 11,000 کارمەندی خۆی دەرکردووە ئەمازۆن ڕاگەیاندووە دەڵێت تا مانگی 27,000 کارمەندی خۆیان دەردەکەن کۆمپانی EA کە بڵاوکردەوەی یاریەکانی فیفاە لەسەر پلیستیشن و Xbox و PC دەڵێت 6 تەواوی وەرکفۆرسی خۆیان واتە ئەو کەسانێک کە کاریان بۆ دەکەن بەناو کۆمپانیا و دەرەوەی کۆمپانیاش کەم دەکەنەوە مایکرۆسۆفت ڕاگەیاند و کارەکەشی جێبەجێ کرد ئێستا 10,000 کارمەندی خۆی دەرکردووە وەروە کۆمپانیای IBM کە ئێستا IBM وەکو پێشتر کار لەسەر دروستکردنی کۆمپیوتەر ناکە کاری سۆفتوێر دەکەن دەڵێت 3900 کارمەند تاوەکو کۆتایی مانجی 5 لە کارەکانیان دوور دەخەنەوە تاوەکو کۆمپانیاکەیان بتوانێت ئەو داهاتەی کە لە ساڵی ڕابردوو کۆیان دەکردەوە ئێستاش بەردەوامن لە کۆکردنەوەی ئەو داهاتە خۆشەویستان کاتەکەمان زۆر نییە بۆیە 16 هەواڵی خێرا بەشەی راپۆرتێک بۆ ئامادە کردن کە لەم هەفتەیە ڕویان داوە بینەربن وێبسایتی یاهو فاینانس ڕایگەیان بەڕێوەبەری جێبەجێکاری ئەپڵ مێتاڤێرسەکەی مارک زەکەبەرجی مێتای دەبێت دەنگوویەکی گەورە هەیە و پێشبینی دەکرێت لە کۆنفرانسی هاوینی ئەم ساڵی کۆمپانیای ئەپڵ بۆ یەکەم جار پەردە لەسەر ئامێری VR یاخود AR خۆی لابدا بۆ جیهانی ئاشکرا بکە کەوا ئەپڵ جۆرە ئامێرێک لە بواری VR و AR دروست دەکات لە چاپێکەوتنێکی لەگەڵ وێبسایتی GQ بەڕێوەبەری جێبەجێکاری ئەپڵ تیم کوک لەسەر مێتاڤێرس دەڵێ ئەو ئامێرەی پەیوەندی نێوان خەڵکی باشتر دەکات و پەیوەندیکردن دەباتە ئاستێکی بەرزتر هەر قسەکردن لەسەر کۆمپانیای سێوەکە ئەپڵ بە فەرمی ڕایگەیان لە بەرواری 5 مانگی 6 ئەم ساڵ کۆنفرانسی WWDC ئەنجام دەدەن کە لە iOS 17 سیستمی نوێی ماک بە کۆمپیوتەر و سیستمی نوێی ئەپڵ واچ ئاشکرا دەکرێن هەرچەندە ئەپڵ پێشەو کاتە ئاشکرای ناکات چ ئامێرێک ئاشرا دەکەن یاخودنا بەڵام بەشێ لە ساڵانی ڕابردوو ئەپڵ وەکو سوپرایز لە کۆنفرانسە نوێترین ئامێری خۆیان بە جیهاندا دەناسێنن و لە مانگی نوێ یاخود دەبڵاوی بکەنەوە بەڵام چاوەڕوانی ئایفۆنی نوێ لەم کۆنفرانسە مەکەن گوگل دیزایانی گەڕانەکەی لەسەر ئەپی مۆبایل و تابلێت گۆڕی و ئێستا لەسەر براوزەریش تابەکان بە هەمان شێوە گۆڕانکاریان بەسەر هاتووە ئێستا بۆکسەکانی ژێرتێکستی گەڕانەکە جیا کراوەتەوە بە جیا پێشنیازی گەڕانی دیکەت بۆ دەکە لەگەڵ بابەتەکەت نزیک بێت کۆمپانیای سپیس ئەکسی ئیلۆن ماسک ڕۆڤەرێک بە قەباری پیکاپێک دروست دەکەوت دەڵێت تا 2026 دەیخەنە سەرمان ئەم ڕۆڤەرە 4 تایەیە یەکەم ئۆتۆمبیلی فەرمی سپیس ئەکسە بۆ سەرمان لە توانای دایاتاوەکو 4 کەسی پێگەیشت و هەڵگرێت ئەو ڕۆڤەرە بە
خێرای 20 کیلۆمەتر لە کاتژمێرێک دەتوانێت خێرا بڕوە کاری سەرەکیشی بریتی دەبێت لە گواستنەوەی کەلوپەل و هەڵگرتنی سامپڵی بەرد و خۆڵی سەرمانگ بۆ وێزگەی تایبەتی ناسا لە سەرمانگ کە بڕیارە تا 2026 لە سەرمانگ بکرێتەوە. ئەم ڕۆڤەرە لەلایەن ناساوە بەکاردێ لە پلانیانە تا 2026 لە گەشتی گوازنەوەی کەلوپەلی کشتیوانان بۆ سەرمانگ بینێرێ و جێگیری بکە. وبسایتی ماک رومرز لە زاری دزەپێکەری بەناوبانک مارک گورمن ڕایگەیاند سیستمی داهاتووی ئەپل واچ کە ناوی واچ OS دەبێت گۆڕانکاری گەورە بەسەر شاشەی کاتژمێرە زیرەکەکە دێنێ و تایڵی شاشەی نوێی تێدا دەبێت. پێشبینی دەکات لە کۆنفرانسی هاوینی WWDC هەریەکە لە iOS 17 iPad OS 17 macOS 14 tvOS 17 لەگەڵ واچ OS دا ئاشکرا بکە. گوگل گواستنەوەی فایل لە نێوان ویندۆز و ئاندروید ئاسانتر دەکات. وبسایتی PC Mac ڕایگەیاند گوگل ئەپی نیۆربای شێری ئاشکرا کرد. ئەپەکە ئێستا بە شێوەی تاقیکاری لەسەر ئاندروید و کۆمپیوتەری PC بەردەستە. ئەو ئەپە هەڵدەستێت بە گواستنەوەی داتا و فایل لە نێوان مۆبایل و کۆمپیوتەر لە مەودای 5 مەتر بتوانێت کار بکات. کۆمپیوتەرەکە بێگومان دەبێت وایفای و بلوتوثی هەبێت تا ئەپە کار پێ بکە. بەکارهێنەر گەر مۆبایلێکی ئەندرویدی هەبێت لە ڕێگەی ئەپدەیتەوە تایبەتمەندی شێربای بۆ زیاد دەکات بۆ گواستنەوەی فۆتۆ، فایل، بابەتەکانی خۆی لە نێوان کۆمپیوتەر و مۆبایل بۆ بەپێچەوە نەشەوە. تایبەتمەندێکی نوێی واتساپ بەکارهێنەرانی دڵخۆش دەکات. بە تایبەتی ئەو کەسانی دەیانەوێت چاتی کەسێک بکەنە پاسوۆرد تەنیا خۆیان ئەو چاتە ببینن. واتساپ ڕایگەیان ئەپدەیتێک بڵاو دەکەنەوە تێیدا تایبەتمەندی چات لۆک زیاد دەکەن. واتە قوفلدانی چاتی کەسێک و دەتوانێت ئەو چاتە بشارێتەوە. تەنانەت پاسوۆرد لەسەر ئەو چاتە دابنێ. واتە کەسێکی دیکە مۆبایلەکەشی دەستکەوێت ناتوانێت ئەو چاتە ببینێ تەنیا بەکارهێنەر دەتوانێت بیکاتەوە بە پاسوۆردێکی دیاریکراوە. جا دەکرێت پاسوۆرد بێ پەنجەمۆر یاخود فەیس آیدی بێ. ئەو تایبەتمەندی ئێستا بە بەشێک لە بەکارهێنەرانی واتساپ لەسەر ئاندروید و iOS بەردەستە. بەکارهێنەرەکانی دیکە لە ڕێگەی ئەپدەیتەوە قۆناغ بە قۆناغ بۆیان زیاد دەکرێت. یوتیوبەر و فۆتۆگرافەر بە ناوی لاری چێن هەڵساوە بە دروستکردنی ئۆتۆمبیلێکی سەرنجڕاکێشی مارسیدس کە لە تەواوی جیهان تاکە و خاوەنی پارچەی ئۆتۆمبیلی زۆر بەتوانە و نایابە. لە وڵاتی چین ئەو یوتیوبەرە هەڵساوە هەیکەلی مارسیدس SLS هێناوە مەچینەی تۆیۆتا سوپرای بۆ داناوە کە مەچینەیەکی بەتوانای 4.8 لیتری 8 پستۆنە لەسەر هەیکەلی مارسیدسێکی ساڵی 1970 SLC داناوە. ئەو ئۆتۆمبیلە سەرجەم پارچەکانی ژوورەوە و ژێر بۆنیتی بۆ دروست کراوەتەوە و دانراوەتەوە. ئەو ئۆتۆمبیلە تایبەتە لە چەندین وڵاتی جیاواز داوا دەکرێت نمایش بکرێت. ئەو یوتیوبەرش بڕیاری داوە گەر ڕێگەپێدانی لەلایەن مارسیدسەوە پێ بدرێت دەتوانێت ئۆتۆمبیلە کلاسیکەکان بۆ هەواداران نوێ بکاتەوە بە نرخێکی زۆر گونجاو. دوای 3 ساڵ لە بڵاوبوونەوەی Xbox Series لە کۆتاییدا مایکرۆسۆفت ڕێگەی بە کۆمپانیەکاندا SSD دەرەچی بۆ کۆنسۆڵە دروست بکەن و بڵاو بکەنەوە. وبسایتی VGC ڕایگەیاند کۆمپانیای Western Digital یەکەم SSD زیادکراوی 1 بۆ 2 تێرابایتی بۆ Xbox Series بڵاو دەکەنەوە. 1 تێرابایت نرخەکەی $180 دەبێت کە ئۆفەرەکەی مایکرۆسۆفت بۆ Xbox 1 تێرابایت $120. ئەو SSD نوێیە ئێستا بەردەستە لە ئەمریکا و بڵاوکراوەتەوە. کۆنسۆڵی Xbox Series X خاوەنی 1 تێرابایت SSD-ە. Series S خاوەنی 500 گیگابایتە. گەیمەران دەتوانن سوود لەو کاردە زیادکراوانە وەرگرن بۆ گەورەکردنی قەبارەی کۆنسۆڵەکانیان. بێندای نامکۆ ترۆیلەرێکی نوێی بۆ یاری تێکن هەشت بڵاو کردەوە بۆ یەکەم جارە گەیمپڵی کارکتەری لیڕۆی سمت ئاشکرا بکە کە خاوەنی چەندین جوڵە و جلوبەرگە و چیرۆکێکی تایبەت بەخۆی هەیە. بڕیاری یاری تێکن هەشت لە 2024 تەنیا لەسەر PlayStation 5 و Xbox Series و PC بڵاو بکرێتەوە. کۆمپانیای هواوی کاتژمێری زیرەکی The Watch Ultimate بڵاو کردەوە تا ڕکابەری Apple Watch Ultra پێ بکە. ئەو کاتژمێرە زیرەکە بە Apple Watch Ultra ناچێت بەڵام هەمان تایبەتمەندی لە ڕووی پاتری، ژێرئاو، سەرچیا، دبل GPS و بەرگەگرتنی لە ئەستەمترین بارودۆخەکان هەیە. هەرچەندە نرخەکەی لەوانەیە لە Apple Watch Ultra گرانتر بێ واوای ڕاگەیان نرخەکەی لە نێوان $700 بۆ $900 دەبێت لە ئەوروپا و ئەمریکا بەڵام هێشتا دیار نییە کەی بەردەستی دەخات. وبسایتی سام مۆبل وێنێج دزەپێکراوی گالاکسی Z Flip 5 بڵاو کردەوە وەکو لە وێنەکە دیارە شاشەی دەرەوەی ئەو مۆبایلە فلیپە گەورەتر کراوە. بەپێی دەنگۆیەکان بێ Z Flip ئەم ساڵ شاشەیەکی گەورەتری دەبێت لە دەرەوە دەتوانرێت بۆ گرتنی وێنەی سێلفی و هەندێک ئەپی خێرا بەکار بێ. پێشبینی دەکەین سامسونگ لە مانجی 7 یاخود 8 ئەم مۆبایلە فلیپە لەگەڵ برا گەورەکەی کە گالاکسی Z Fold نوێیە ئاشکرا بکات. کۆمپانیا ئەیسوس هاتە ناو ڕکابەری دروستکردن و بڵاوکردنەوەی کۆمپیوتەری هاندهێڵد. وبسایتی PC گەیمەر دەنووسێ هاندهێڵدی کۆمپیوتەری PC ڕۆک ڕاستیە و کۆمپانیا ئەیسوس بە خراپترین شێوە ئاشکرای کرد. کۆمپانیا ئەیسوس ئەم هاندهێڵدەی وەکو درۆیەکی نیسان لە یەکی مانجی 4 ئاشکرا کرد. دواتر وتی درۆی نیسانە. دوای چەند ڕۆژێکی وتی درۆ نییە و ڕاستیە. ئەم هاندهێڵدە خاوەنی شاشەیەکی فول HD 1080p دەتوانێت تا خێرایی 120 هرتز کار بکات. پرۆسسەرێکی AMD 4 نانۆمەتری لەسرە دەتوانێت سەرجەم یاریەکانی PC کار بکە و
و ڕکابەرێکی سەرەکی ستیم دێک دەبێت بڕیارە لە ماوەیەکی دیکە بێتە بازار و بازاری هاندهێڵدی PC داگیر بکە بەڵام تاوەکو ئێستا نازانی نرخەکەی چەندە ئەیسوس دەڵێ نرخەکەی زۆر نزیک دەبێت لە نرخی ستیم دێکی Valve. BMW ئامادەکاری بە بڵاوکردنەوەی ئۆتۆمبیلی نوێی M2 دەکات. وێبسایتی موتۆر ترند بۆ یەکەم جار ئۆتۆمبیلەکەیان لێ خوڕیوە و دەنووسن تا چەند کەمترە ئۆتۆمبیلە 2023 BMW لێ بخوڕی باشترە. یەکەم لێخوڕینمان سەلماندی ئەم ئۆتۆمبیلە خاوە بچووکترە و زۆر لە M4 هێزی کەمترە. و ئەم وێبسایتە دەنووسن ئەم ئۆتۆمبیلە دەتوانێت بە مەچینەیەکی دەبل تۆربۆی 3 لتری هێزی 453 ئەسب دروست بکات. نرخەکەشی لە $77,000 دەست پێ بکات. هەرچەندە ئۆتۆمبیلێکی بەهێزە بەڵام لە چاو نرخەکەی ئۆتۆمبیلی زۆر خێراتر و مواصفات بەرزتر ڕکابەری ئەم ئۆتۆمبیلەن. ئەپل پاتێتێکی بڵاو کردەوە کەوا لە داهاتوو لەوانەیە ئێرپۆتسێک بڵاو بکەنەوە شاشەی هەبێ لەوانەیە شتێکی زیاد لە پێویست بێ بۆ هەمووان بەڵام بەپێی نوێترین دیزاینی پاتنتی ئەپل بێ کە فەرمیە و بە مەبەستی تۆمارکردنی کۆپیڕایت بڵاو کرابەتەوە ئەپل بیری لەوە کردوتەوە لە داهاتوو شاشەیەکی بۆ کیسی ئێرپۆز دروست بکات تاکە هۆکار ببینین ئەپل کارێکی لەو شێوە بکە بۆ ئەوەی ئەم هێدفۆنە بەبێ مۆبایل کار بکە و پێویست بە مۆبایل نەبێ بۆ بەکارهێنانی. خۆشەویستان دێنە سەر بواری ڤیدیۆ گەیم چەند هەواڵێکتان پێشکەش دەکەم وە ڕاپۆرتێشم بۆ ئامادە کردوون لەسەر یاریەکانی ئەم مانگە کە یاریێک بڵاو دەکرێتەوە سەرتاش دەمێت سەرنجتان ڕاتشم بۆ یاری GTA 6 هەرچەندە هێشتا بە فەرمی نازانین کەی بڵاو دەکرێتەوە بەڵام دوو زانیاری نوێ لەناو ئەو فایلانە دۆزرایەوە کە یاریەکە لە ئۆنلاین لە چەند مانجی ڕابردوو هاکرا و بەشێک لە داتایەکەی بڵاو کراوە لە ئۆنلاین دوو زانیاریەکەش بریتێ لە یەکەمیان مۆدی ڕۆمانسە واتە مۆدی خۆشەویستیە ئەو کەسەی کەوا مەسەرەن تۆ وەکو پاڵەوانێک یاری دەکەی ئەو کەسە تۆ مۆدی خۆشەویستی دەبێت واتە تۆ ئاگداری ئەوە دەبیکەوە کەسێکی دیکە هەیە لە ناو جیهانەکە دەتوانانی مۆدی خۆشەویستی لەگەڵ ئەنجام دەی ببیە خۆشەویستی ئەو ئەز نازانین هاوسە گیری دەکرێت یاخود نابەڵام هیم خۆشەویستێکە دەبێت لە ناو جیهانەکە و دووەمیشان دووەم زانیاری ئەوەیەکەوە مۆدێکی تێدا دەبێت ئەو یاریە کەوا مۆدەکەی بێشەڕکردنا واتە لەوانەیە بۆ منداڵان بێت تاوەکو شەڕنەکان تەقەنەکان چۆن دەڵێ تون و تیژی لە ناو یاریەکە بەکارنێنن ڤیدیۆکتان پێنیشان دەم لە ڕووی گرافیکەوە لەوانەیە GTA 6 بەو شێوەیە PlayStation handheld لەوانەیە چەندین ساڵ گەیمەران داوای PlayStation handheld دەکەن واتە تۆ دەستکێکی PlayStation هەبێ شاشەیەکی هەبێ و یاریەکانیش کار پێ بکەن بەپێی دەنگۆیەکان بی بە دەپێی دەنگۆیەکی زۆر گەورە بی لەلایەن پوش سکوێر بڵاوکرێتەوە چە لە ماڵپەڕە زۆر باشەکانی دنیا ڤیدیۆ گەیم دەڵێ PlayStation handheld ئێستا لە بەرەمهێنانە و دەیانەوێ ئەو PlayStation handheld لە کۆتایی ئەمسا بڵاو بکرێتەوە بەڵام دەڵێ هێز و پاوەری نابێت لە ڕێگەی ئینتەرنێت زانیاری لە PlayStation 5 وەردەگرێت واتە یاریەکانی پلی پێنجی پێ دەکەی بە شێوەی ئینتەرنێت واتە پێویستە ئینتەرنێتێکی باشتەوی بۆ ئەوەی ئەو handhelda بەکاربێنی ڤیدیۆیەک دەبینین کەوا PlayStation handheld نییە ستیم دێکە بەڵام ئەگە بڵاو بکرێتەوە بەم شێوەیە دەبێت. This is Steam Deck, the most powerful gaming handheld in the world. Steam Deck is a full-featured gaming PC that lets you bring the games you love wherever you go. Full-size thumbsticks, analog triggers, and user-assignable buttons allow for portable gaming without compromise. Steam Deck's multi-touch display, dual trackpads, and gyroscope bring the full power of PC gaming to your hands. Your Steam games are already on your deck. Just sign in and play. Go beyond the included game storage with the microSD. PlayStation دەیەوێت شۆکەیسێک ئەنجامدا لە مانجی 6 ئەم ساڵ بەڵام تەنیا دەنگۆیە لەلایەن گەیمڕان بڵاو کراوەتەوە هەرچەندە دەزانین کەەوە دەکرێت ئەم ساڵ لەبەرەوەی چەندین نزیکەی 2 ساڵێکە PlayStation کۆنفرانسی گەورەی ئەنجام نەداوە گەیمەرانیش داوا دەکەن پێویستە ئەم ساڵ ئەنجام بدرێت بۆی بزانین بۆیە PlayStation 5 یاریەک لە ماوەی 2 بۆ 5 ساڵی دیکە بڵاو دەکرێتەوە. بەپێی دەنگۆیەکان بی لە مانجی 6 کۆنفرانسێک دەبین و لە سەرەتای مانجی 6 کۆنفرانسێک دەبینین هیوادارین یاری باش تێدا بی لەبەرەوەی گەیمەرێکی یەکجار زۆر نازانین بۆ جگە لەم ساڵ ساڵێکی دیکە چی یاریێک بۆ PlayStation 5 بڵاو دەکرێتەوە. You really gonna go through with this? So I'll ask you, Samurai, do you surrender? Maybe the city needs our friend more than you think. Once there was an explosion, a bang which gave birth to time and space. کۆنترۆلەری نوێی
پلیستیشن کۆنترۆلەرێکی نوێ لە بەرهەمهێنانە کە هەندێک دەڵێن ئەو کۆنترۆلەرە ئەگەری هەیە شوێنی گەرمی و ساردی هەبێ بۆ نە تۆ یاریەکان بکەی لە یاریەکە تووشی ئاگرێک دەبی کۆنترۆلەرەکە خۆی گەرم دەکە لای چیلانەی خۆی سارد کاگە بێت و بچێنە بەفرێگە خوشوێنێکی سارد ئەو هەستکردە ئەگەری هەیە لە ماوەی 2 بۆ 5 ساڵی دیکە لەسەر کۆنترۆلەکانی پلیستیشن زیاد بکرێت خۆی سۆنی ئەو پاتنتی بڵاو کردەوە تا نەخشە ڕێگایەکی بڵاو کردەوە کۆپیڕایتی ئەو ماسفات تەکنیکە وەربگرێن پێشبین دەکرێت 2 بۆ 5 ساڵی دیکە کۆنترۆلەرێکمان بەدەست بێکەوە هەست بە گەرمی و ساردی یاریەکان بکەن کەشتێکی زۆر سەرنجڕاکێش دەبێت. لە راپۆرتێک دیاری مانجی جوارتان پێشکەش دەکەم کە لەم مانگە بڵاو دەکردەوە یاری زۆر باش تێدا سێ مانج ڕابردووش یاری زۆر باش تێدا بوو بینەربن. سێ مانج ڕابردی 2023 پڕ یاری گەورە و ناوازە بوون مانجی چواریش بە هەمان شێوە یاری چاوەڕوانکراوی ناوازە لە خۆ دەگرێت دیاری نوێی مانجی چواری 2023 بڵاو بکرێنەوە. ژمارەدا یاری شێرلۆک هۆمز دی ئەوەیکند دووبارە دروستکراوەی هەمان یاریە کە 13 ساڵ لەمەوبەر بڵاو کرایەوە یاریێکی لێکۆڵینەوە گەڕان دەبێ کامێری کەسی سێم بێ وەکو شێرلۆک یاری دەکەی و لێکۆڵینەوە لە چەند کەیسێکی گرنگ و پڕنهێنی دەکەی بڕیارە لە 11 لەسەر پلیستیشن 4 و 5 Xbox Series Xbox One Nintendo Switch و PC بڵاو بکرێتەوە. ژمارەنەوە Ghostwire Tokyo هەرچەندام یاریە هی پارساڵە بەڵام لەم مانگا دێتە سەر Xbox Series و ئێستا لە ڕێگەی PlayStation Plus Extra بەردەستە. Ghostwire Tokyo یاریەکی کامێرەی کەسی یەکەمی ئاکشن نیمچە RPG و تا دەتوانی بە شێوەیەکی سنووردار توانای پاڵەوانەکەت بەهێزتر بکەیت. چیرۆکەکەی باسی شاری تۆکیۆ دەکات بەهۆی زۆرە تەمێکەوە دانیشتوانەکەی ون دەبن و دەبنە تارمایی بەڵام بەهۆی تارماییەکی نەناسرا و تۆ وەک خۆت دەمێنیتەوە و کاری تۆ دۆزینەوەی خراپەکارەکە و ڕزگارکردنی و ڕۆحانەیە کە دانیشتوانی شارەکان. ئەم یاریە جیهانی کراوە لەلایەن ستودیۆی تانگۆ گەیمسی بەتێزدای مایکرۆسۆفت کاری بەرەمێنانی بۆ کراوە لە 12 لەسەر گیم پاسی Xbox و PC بەردەست دەبێت. ژمارە 8 یاری مێگەمان باتل نێتوۆرک لێگەسی کۆلێکشن چەند ساڵێکە ئاشکرا کراوە لەم مانگە بڵاو دەکرێتەوە ئەم کۆلێکشنە لە چەند یاریەک پێک دێن لە یاریەکانی مێگەمان باتل نێتوۆرک تا بەشی شەشەم و چەند یاریێکی جیاوازی و زنجیرەیە ستایل یاریەکە وەکو یاریەکانی پێشوو مێگەمانە 150 گۆرانی کلاسیک و ڕەسەن لە خۆ دەگرێت یاریەکانی زنجیرەکە لە ماوەی 20 ساڵ لە ڕابردوو لە خۆ دەگرێت کۆلێکشنێکی ناوازێ بەو کەسانی عاشقی مێگەمانن بڕیارە لە چواردەی مانجی چوار لەسەر پلیستیشن سویچ PC بڵاو بکرێتەوە. ژمارە 7 یاری میتیۆر میکر نوێترین یاریە لە جۆری دروستکردنی یاری لەلایەن گەیمەرانەوە چۆن لە ڕێگەی ئەو یاریەوە گەیمەران دەتوانن خۆیان یاری بچووکی لە ناودا دروست بکەن و یاریەکە خۆشی یاریی تەواوە چیرۆک و مۆدی ئۆنلاینی هەیە بەڵام ئەوەی جێگەی سەرنج دەبێت دروستکردنی نەخشەوەی یاری جیاواز لەناو ئەو یاریە و هەموو گەیمەران بتوانن لەناو ئەو یاریە جیاوازەکان بە خۆڕایی تاقی بکەنەوە گەر بێت و ئەو یاریە کاردانەوەیکی گەورە دروست بکە هاوشەوی مۆدی کریێتیوی فۆرتنایت سەرکەوتنیی گەورە بەدەست دەهێنێت یاریەکە لە چواری چوارەوە لەسەر پلیستیشنەکان Xboxەکان PC بەردەستە لەسەر PlayStation Plus ئێستا بەردەستە. ژمارە 6 یاری Bramble the Mountain King Bramble the Mountain King لە یاریە جیاوازە سەرنجڕاکێشەکانی ئەم مانگە دەبێت هەرچەندە یاریشی گەورە و زەبەلەح نییە بەڵام خاوەنی ستایل و چیرۆکێکی سەرنجڕاکێشە بە هونەرێکی زۆر ناوازە و زەق دروست کراوە تۆ وەکو پاڵەوانەکە بە دوای خوشکەکەت دەگەڕێی بەهۆی هێزێکی خراپەکارە ون بووە یاخۆ ڕفێنراوە دەبێت بیدۆزیتەوە یاریی سەرچێشی و تاریکە گەڕان و لێکۆڵینەوەی و دەبێت لە پێناومانەوە لە ژیان بجەنجی یاریەکە لەسەر تەواوی پلاتفۆرمەکان لە 27 مانگەوە بەردەست دەبێت.
ژمارە 5 یاری ڕۆد 96 مایل زیرۆ کە ئەمریکەس یەکەمی چیرۆکی و پێشوازێکی باشی لێکراوە. چیرۆکەکەی باسی هەردوو کارکتەری زۆی و کیاتۆ دەکا هەوڵ دەدەن لە ژیانێکی کۆمەڵگایەکی دەستکرد بژین هەرکەسە و بیرۆکی جیاوازی بۆ ژیان هەیە. یاریەکە زیاتر مەبەستی چیرۆکەکەیەتی و بە گرافیکێکی کارتونی دروست کراوە لە چواری چوار لەسەر تەواوی پلاتفۆرمەکان بەردەستە. ژمارە 4 یاری ماینکرافت لێجند یەکێکە لە گەورەترین یاریەکانی ئەم ساڵ. یاریێکی نوێی ماینکرافت لە ڕووی چیرۆکە و پەیوەندی ڕاستەخۆی بە چیرۆکی سەرەکی ماینکرافت نییە، زیاتر لەسەر ئەو چیرۆکە فۆلکلۆریانە لە جیهانەکە هەند دروست کراوە. باسی ڕابردوو دەکا لە ڕووی گەیمپڵێەوە یاریێکی جیاوازی ماینکرافتە زیاتر فۆکس لەسەر ئاکشن و سەرکێشی و دروستکردنی بنکەی سەربازیە. یاریەکە فۆکسی ئۆنلاین و مڵتیپلەیەرە، استراتیژیە، ئاکشنە، بڕیارە لە 18 مانگە لەسەر گەیم پاس تەواوی پلاتفۆرمەکان بەردەست بێ. ژمارە 3 DLC بۆ یاری Horizon Forbidden West بە ناوی Burning Shores کەناراوە سوتاوەکان چیرۆک و نەخشەیەکی زیادکراوە بە شێوەی DLC بۆ یاریێکی سەرەکی کە Horizon Forbidden Westە. یاریەکە خۆی گرافیکێکی زۆر قەشەنگ و چیرۆکێکی زۆر باشی هەیە. ئەم زیادکراوە نوێیەش چیرۆکی شاری لۆس ئانجلس لە هەزاران ساڵی داهاتوو زیاد دەکا. هەر لەلایەن گڕۆڵا گەیمز کاری دروستکردن و بڵاوکردنەوەی بۆ دەکرێت بەهۆی بەهێزی گرافیک و تەکنیکە نوێیەکانی تەنیار بۆ PlayStation 5 بەردەست دەبێت، ناچێتە سەر PlayStation 4 و لە 19 مانگەش بەردەستە. ژمارە 2 یاری Dead Island 2 دوای چەندین جار لە دواخران لە کۆتاییدا دەتوانین بڵێن یاری Dead Island 2 بڵاو دەکرێتەوە. ئەو یاریە کێشەی بەرەمێنانی هەبوو، چەندین ستودیۆی جیاواز کاریان لەسەری کردووە، بەڵام لە کۆتاییدا لەلایەن ستودیۆی دیپ سیلڤەرەوە یاریەکە بە کۆتا هات. یاریێکی تاقەکاری کەسی یەکەمە و لەسەر شاری لۆس ئانجلسە و زیاتر لەسەر ناوچەی بیڤەرلی هیلسە، واتە لای گردەکەی هۆلیوود، ناوماڵی ئەستێرەکانی هۆلیوود کە هەمویان بوونەتە زۆمبی. گەیمپڵەیەکی چێژبەخشی دەبێت بە Unreal Engine 4 و 5 دروستکراوە و بڕیار لەسەر پلەیستەیشنەکان، Xboxەکان، PC لە 21 چوار بڵاو بکرێتەوە. ژمارە 1 یاری Star Wars Jedi Survivor بەشی ڕابردووی ناوازە بوو، بەشە نوێیەکەی پێدەچێت لە هەموو لایەکەوە یاریەکە فراوانتر بکە، گەر سەرکەوتوو بێ لە ڕووی فرۆشەوە EA بەڵێنی بەشی سێمی داوە. بەگشتی چیرۆکەکەشی باسی دوای بەشی سێمی زنجیرە فیلمی Star Wars و پێش بەشی چوارەم دەکا کاتێ ئیمپراتۆریەت هاتوونە سەر دەسەڵات و بە دوای سەرجەم ئەو جێدایانە دەگەڕێن کە لە هەر گەلاستێرەیەک هەبن دەستگیریان بکەن یاخود بیان کوژن. یاریەکە هەر لەلایەن ستودیۆ ریسپاون کاری دروستکردنی بۆ کراوە لەسەر PlayStation 5، Xbox Series و PC لە 28 چوار بەردەست دەبێت. خۆشەویستان قسەم لەگەڵ کۆمپانیای EA کردووە ئەو یاریان بۆ دەنێرن Star Wars Jedi Fallen Order تاوەکو پێشوەختە خوێندنەوەی بۆ بکەم و لە بەرنامەی تێک 24 بۆتان باس بکەم. تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم، خوداتان لەگەڵ.